لكنيسەیەکە باژارێ حەسەکەی ڕۆژاوای کوردستانی یەکەم جارە کوژنەکە کریستیان دبەکە شە لەسەر ئاستا سووریێ ئەو بدرێژیە دیرۆکاوی وڵاتیژی ژناکو بکەشە هاتیە دەستنیشانکردن شانازیە بوێ پۆستا خۆیان ئۆلی دکە فعلا كان حدث لي أول مرة بویەرەکە یەکەم جارە دبە بویەرەکە دیرۆکیە ئەس گەلەکی کێف خۆشم لە حەسەکە هەردەم ئەم دکەون دیرۆکێ بە قوتبوونە ئاوێ و ئەلکتریکێ و بداعش و زندانێ لە یەکەم جارە کو ئەم دیرۆکەکە گەلێکی جیاواز دروست دکەن کەشەیە ژن ئاحەسەکێ سەرپەرشتیە نمێژە جەژناڕابوونێ لە ناو کەنیسەیەکەوی باژاری دکە کو ئەڤ یەک وەکە دیمەنەکە کێمیناکە لە ناوگەلە کەنیسەیان في كنائس أخرى المرأة لهن كنيسين دن قدخيا جيجينيرا كودر كبسر هيكل وببيروزيان رابع اللي بهزرا چاكسازي كو از جيمة جنومير يكم ژنومێرن بەشداربووی دوێ نمێژ و ڕێوڕسمێدە شانازیە بڤەیەکێ دکن و ژنەک ببە کەشە فخر تكون أول مرأة قصة ئەم شەنەزن کو یەکەم ژنە دەبەکەشە لە سووریە ji bo ku milekî me jî li civakê çê bibe. بالمجتمع بەری دوو هەفتیان ماتیلدا سەباغ وەکە یەکەمین ژنا سووری بوو کو لە حەسەکێ وەکە کەشەیە کەنیسەیە ئەنجیلی هاتە دەستنیشانکردن کو ئەوژی وەکە پۆستە سەرکردەیە تایفەیەکە کریستیانە خالد جەمیل محەممەد ڕووداو